نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین قوربانی بەسەر 215 ماڵی کەم دەرامەت و بێسەرپەرش دابەش کرد. وەک نەریتی ساڵانە و زیندووکردنەوەی سونەتی قوربانی، نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین باوکاری خێرخوازە سونەتی قوربانی ئەنجامدا. دەستگای خێرخوازی بەخشین قوربانیکردنی بەڕێکارە تەندروستیەکان ئەنجام داوە. سەرەتا لە سەربڕخانەی سۆران لەلایەن دکتۆری ڤێتەرنەری پشکنین بۆ ئاژەڵەکان کرا و دواتر سەربڕان. سەرجەم گۆشتەکەش کە 430 کیلۆ بوو بەسەر 215 خێزانی کەم دەرامەت لە سۆران دابەش کرا. بەناوی خی گەورە ئیمڕۆ لە نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین هەستان بە ئەنجامدانی فەریزەی قوربانی کە خۆشبەختانە باوکاری خێرخوازان کە 16 کەس تیایدا بەشدار بوون و چەند سەر ئاژەڵێکمان سەربڕی هەم ئاژەڵی گەورە هەم بچووک و لە سەربڕخانە سەرمانبڕی سەربڕخانەی سۆران و هەروە بەڕێکاری تەندروستیدا تێپەڕین چەند دکتۆرێک لێوێ بوون سەرپەرشتیان دەکرد و پشکنینی بۆ ئاژەڵەکان دەکرد. ئێمە سوپاس خێرخوازانەکەین خۆی گەورە پاداشتیاندا، هیوادارین نمونیان زیاد بێ و هیوادارین لەم کارە خێریانە بەردەوام بن و ئەم گۆشتی قوربانیە ئینشاڵڵا پشتیوانی ئەو برا بەڕێزانە باوکاری ئەو ڕابەرێزانە دابەشیەکەین بەسەر چەند ماڵێکی بێباوک، چەند منداڵێکی بێباوک و چەند ماڵێکی هەژار. خی گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە، سوپاسیان کرد.